حزبی قسە ناکەم لەبەرەوەی نییە ئەوە بڵاوکەنەوە کە خوان یانوێ چێڵی سەبارەت بۆ خۆپشاندانە وڵی خۆپشاندان یعنی ئەوەی کە نەشاتوەتە سەرچادە بەقەی ئەوانی سەرچادە دڵیان پڕە چونکە زۆر ناڕازین لەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتی هیچ خەمی ئەو میلەتەی نییە کۆمەڵێک جاران سەدامێکە بۆ ئێستا کۆمەڵە سەدام دەستیان گرتووە بەسەر داهات و بەسەر خاک و نیشتیمانمانە بێدەنگمانەکەن لە پێناوی ئەوەی کە خوان بە ئارزوی خوان چی ئەکەن بیکەن ئەمەش بۆ هیچ دەسەڵاتێک بەڕاستی ناڕۆ بەڕێوە ئاخری هەش کەس دێنەوەکو سەدام بۆچی ئەو خۆپشاندانەتان قابلە دەسەڵاتێک ئەگەر باش بێ بۆچی خەڵک خۆپشاندانەکە وەختی خۆی سەدام بەسەکان بە منیانەوە بۆچی پێشمەرگە ئاەتە شاخ ئەموو باشە کەس لە نانی خێر ڕاکە کەس لە ژیانی خۆش ڕاکە ئەنۆ شمیلە ڕاستەکە